من دا پیرم ڕۆڵە گیان بۆم هێناون چێکی جوان دەی بیکەنەوە بە قوربان دەنگت دیارە هەی فێڵباس بڕۆ ڕێوی تەڵەکە باس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ من با پیرم پێمە دیاری زۆر شیرینە خۆشە تامی پێچراوەتەوە زۆر بە جوانی دەنگت دیارە هەی فێڵباس بڕۆ ڕێوی تەڵەکە باس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ منم فرۆش یاری هێناومە با خۆڕایی بیکەنەوە بە خێرایی دەنگت دیارە هەی فێڵباس بڕۆ ڕێوی تەڵەکە باس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ من مامەم هاتووم بۆ لاتان زۆر تا مەزرۆم بۆ دیدارتان هاتووم یاری بکەم لاتان وەی ماما یاری زۆر خۆشە سەگاکەش حەزی لێیە نانامەیکەنەوە لای بن ئەو سەگە دەی لای بن ها ها ها